لە هۆکارەکانی تر کە لە ماڵەکاندا کێشە و مەشاکیل زۆر بووە، لە ژیانمانە کێشە و مەشاکیل زۆر بووە، ئەوەیە کاتێک کە ئێمە دەگەڕێنەوە بۆ مناو ماڵ و مناڵی خۆمان سەلامیان لێ ناکەین، لانێ بەلای تۆ شتێکی ئاسایی بێ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم بە سەحابەیەکی فەرموو کە ئیمامی ئەنەس بوو لە حەدیث صحیح تەرغیب هاتووە، فەرمووی ئەی کوڕەکەم، ئەی ئەنەس، کاتێک کە ڕۆشتی تۆ بۆ ناو ماڵ مناڵی خۆت سەلامیان لێ بکە، بڵێ سەلام عەلەیک، نیوەڕۆیە، عەسرە، مەغریبە، عیشایە، شەوە، دەڕۆیتەوە بڵێ سەلام عەلەیک، پێت عەیب نەبێ. ئەمڕۆ ئەگەر پێشت عەیبە ئەمڕۆ حەدیثەکەیان بۆ باس کە بڵێ ڕۆڵێکی حەدیثێکی ئاوان بیستووە لەمە لام با سەلام لە یەکتری بکەین لە ماڵەوە، هیچ عەیبێکی تیان نییە. بۆچی سەلام بکە؟ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر سەلام بکەی فەرمووی یەکون سەلاموکە بەڕەکەتەن عەلەیکە وعەلا ئەهلی بەیتیکە، ئەم سەلامکردنە دەبێتە بەرەکەتێک. حەزەکەی خێر و بەرەکەت بەسەر ماڵەکەتدا بڕژێ؟ هەموومان دەڵێن بەڵێ. دەی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبێتە بەرەکەتێک، خێر و بەرەکەتێک بۆ خۆت و بۆ ماڵ و مناڵەکەت. بۆیە فێر ئێستا ڕۆشتنەوە بۆ ماڵ بڵێن سەلام عەلەیک. ئەمە قسەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەمە دینی تازە نییە، ئەمە دینی ئیسلامە. ئەگەر دەتەوێت ماڵەکەت بەرەکەتی تیا بێ، خوای گەورە بەرەکەت بڕژێنێ بەسەر خۆت و خێزانت و کچ و کوڕ و ماڵ و مناڵتە، سەلام بکە لە ماڵەکەی خۆت. ڕۆشتیتەوە فێر بە لە ئەمڕۆوە ئەوەشی نەیزانیوە، ڕۆشتیتەوە سەلام بکە، بە ئیزنی خوا بەرەکەت لە ماڵەکەتا زیاتر دەبێ، کێشە و مەشاکیلیش کەمتر دەبێت، چونکە هەر ماڵە بەرەکەتی بەسەرا ببارێ کێشە و مەشاکیلی کەمتر دەبێت ئینشاءالله. بۆیە ئەم حەدیثەی پێغەمبەری خوا تەطبیقاً صلی الله علیه وسلم ئای چەندێ خەسارەتمەندە ئەو کەسێک کە دەڕاتەوە بۆ ماڵەوە سەلام ناکات، چەندێ دۆڕاوە بۆ لەبەرەوەی ئەو بەرەکەتی کە خوای گەورە دەیڕژێنێ بەسەر خۆی و ماڵ و مناڵێ خۆی لێ مەحروم کردووە. ئەوەی نەیزانیوە با فێر بێ، ئەوشی دەیزانی با بەردەوام بێ لەسەری، ئینشاءالله خێر و بەرەکەت بەردەوام دەڕژێ بەسەر ماڵەکەیدا. خێزانیش بە هەمان شێوە کە ڕاتەوە ماڵ با سەلام لە پیا و مناڵەکانی بکات، با مناڵەکانیش فێر بن سەلام بکەن، بە ئیزنی خوا بەرەکەت دەڕژێ بەسەر ماڵەکانماندا ئینشاءالله. ئەو کاتە کێشە و مەشاکیلیش کەمتر دەبێتەوە.